ڕۆژی 24 12 دقیقەی دەویست بۆ دەی بەیانی چەند فڕۆکەیەکی سی خۆی حکوومەت هاتن بەبێ ئینزار و دەستیان کرد بە بۆردومانی ئەو خەڵکە بێتاوانە لەسەر ئەو جادە. من مامۆستا بووم لە قەڵازێ ئەمر لە تەربیەوە هاتبوو کە مەکتەبەکانی زیندان مدیری مەکتەبەکانی قەڵازێ مەکتەبەکانی ئیزندا بوو و مامۆستا عەبدوڕەزاق کوتی منیش ئیزنیان دەم با بچنەوە ماڵ نەکۆ ئەو منداڵانە بەرکەون. حافیزیمان کرد ئەمیش چوومە ماڵێ لێ لە ماڵە بە خێزانەکەم گوتم ئاگار لە منداڵەکان بێ دەچم بۆ ماڵی دایکم. کوتی باشە خۆ حافیزت بێ. منیش ویستم بچم بۆ ماڵی دایکم بۆی کە چەندارێکیان بۆ بکەم بەسەر کونی مەرجەئی دابدەن لێ نابوو لای وتێلی حاجی ڕسووی فاتێ بوو. وەڵات چوم چەندارێکم کڕی دارەکەم باڵەکەی هەڵگرت لەکن منتەقەی خانەخا دارەکانی هەڵگرت و لەگەڵ قسفەکە دەستی پێکرد دارەکەمان فرەدا کەسم گەڕامەوە ماڵێ. هەواڵی ئەوە هاتبوو کە دەبێت قەڵادزیە چۆڵ بکرێ و خەڵکەکە بچێتە دەرەوە. بەڵام لەبەر ئەوەی هەندێک خەڵگەر زیاتر لە نێو قەڵاتزیە دەبوو شارێکی زۆر قەڵەباڵغ بوو. حکوومەتی عێراقی یا ڕژێمی فاشی بەعس فرسەتی ئەوەی هێنا لەو قەڵەباڵغە و بردومانی قەڵاتزیی کرد. من بۆ خۆم لە یەکێ لە مەنگەڵەکانە بووم لەگەڵ کۆمەڵێ لە هاوڕێی خۆمدا کە فڕۆکەکانمان بینی هاتینە دەرەوە بۆ ئەوەی کۆڵان بە کۆڵان بچین خۆمان حەشاردین بۆ ئەو بردومانە. بەڵام یەکەمین ساروق دای لەو مەنگەڵە تەنانەت دای لەو جێگایی کە منیشی تیا بوو. بۆ ماوەیەک چەند ماڵ و خەڵکی بێتاوانیان کردا شەهید کرد بەبێ ئەوەی کە ڕحم و بەزەیی بە ئینسانیەت دابێ. من خۆم بەبیرم دێ بە چاوی خۆشم دیتم ئەو دوو تارێکە لە گەری حوسنەوە داخل بوو بۆم زانی تار و شتیوان لێبوونەتەوە. هەتا خۆم کە چوومەوە ماڵەوە گوتم بابە من دیتم تارەکان بۆ خۆیان هاتنە ناو شارەکەی خۆیان تەخاندەوە بۆ نەسا. ئیتر و قەسوا لە یەکەم سعات داوا بزانم سعاتی یەکەم 137 شەهید بوو دواتر شەهیدەکان زیادیان کرد بۆ سەری 160وانە بەڵام زیاتر لە 300 کەس بریندار بوو. لەو کاتەدا باوکم دەگەڕێتەوە ماڵەوە کە دەگەڕێتەوە ماڵەوە بۆمبێک بە ماڵی نەکەوتووە. تەنانەت وتەیەکی باوکم هەیەسا بە نووسرا هەمانە لامانە کە باوکم دەڵێ من ئەوڕۆ بووم بە قەساب گۆشتی ناسک و جوان دەفرۆشم. هەموو منداڵەکانی پارچە پارچە بوون 5 برام و 3 خوشکم و دایکم لەت بوون. لەو کاتەدا کویان دەکەنەوە خەڵک دێ هاوکاری دەکا باوکم سڕ دەبێت ناتوانێت هیچ شتێک بکات لە تورەکەی دەکەن پارچە پارچە تەنانەت کە نێژراویشن لە تورەکەدان لە خاندانی نیچیان. ئەو خەڵکە لەسەر ئەو جادا کەوت بوو دەتگوت من وامزانی گوتم ئەوە ڕەنگە لە ترسی تارەکە خۆیان لە عەرزداوە هەموو شەهید کرابوون. زۆر ئەو جاکە بۆ جاری یەکەم
بۆ جاری دووەم کە گەڕایەوە بە ئەو لای جامع قاکانی انحیساردا گەڕایەوە دەستی کرد بە بۆردومانی چەند ماڵێک. پیان کوتیان قەسر دەکرێ چۆن قەسر دەکرێ یعنی بەو ناوی حەدیوەی نەبوو چونکە جاریکەش خەڵازیە قەس کراوێک دوو جاریکە سێری شتیان تەقاندەوە بەڵام ئەمە نەمانزانیکەوە بە ناپاڵم لە شارەکەیدا ماڵەکە منیش تقریبان ئەو شوێنێک کە پێیان دەگوت جامعە نیسبەت مەسافەیەکی زۆری هەبوو ماڵەکەی من زۆر دوور بوو لە جامعەکەیدا لە چاو ماڵێکە هەر لەو گەڕەکەیە بەڵام لە دوور بوو لە ئینحیسارەکە کە پێیان دەگوت ئینحیسار ئەوێ جامع کراوە بە جامعە. لە لای کەس و کاری من هەواڵ ڕۆیشت بۆ کەرکووک کەوا منی شەهید بوومە لەگەڵ ئەوانە بەڵام هۆی شەهید نەبوونی من ئەوە بوو کە ئێمە لە بەرگری شارستانی بووین لەگەڵ هاوڕەیەکمان سعات 9 گەڕاینەوە بۆ شوێنەکەی خۆمان کە گەڕاینەوە بۆ شوێنەکەی خۆمان لە مەنگەڵەکان نەبووین بەڵام لە تەنیش مەنگەڵەکە بووین و بە چاوی خۆمان ئەو فرۆکانەمان بینی کە قەسفی مەنگەڵەکانی کرد و دواتر ئەو کۆڵانانەی دەوروبەر و بەشێکی زۆری خانوە قوڕەکانی قەڵادزیە هەمووی ڕووخان و خەڵکێکی زۆریشی بوو بەژێرەوە لەو ڕۆژەیە ئەو شەش شەهیدە کە هاوڕێی گیانی بە گیانی خۆم بوون وارووا لە بیر و بۆ چوون و لە هەموو ڕێخستنەکانە بەیەکەوە بن وەگوتم حەمە ساڵح سامسام بورهان شاسوار ئازاد عەبدولحسێن کە ئەویش هونەرمەندێک بوو بە تایبەت لە بواری مۆسیقا و لە بواری گۆرانیدا نەخوا دەمکوژێن بۆ خۆم ئەمرم چونکە غەریبم کەس ناگرێ قەدرم چونکە غەریبم کەس ناگرێ قەدرم دەمەگری مەگری چاوە کەرجانە هەرچەند تۆ داگری ماڵم گەرانە دەمەگری مەگری چاوە کەرجانە هەرچەند تۆ داگری ماڵم گەرانە. ئەوە بوو خەبەر بڵاو بۆ کەشتێکی وا هەیە و کوشتارێکی زۆر لە شاری قەڵازێ کراوە ئێمە تا یەک دوو ڕۆژ جارە هیچمان نەزانی ئەو بەرکەوتۆ یا بەرنەکەوتووە تا خزمێکمان هەبوو لەوێ نامەیەکی بۆ باوکم ناوتی وڵا ئازادەی جوانە مەرگ بەرکەوتۆ و شەهید کراوە و لە دەیەکی نزیک قەڵازێ ناشتومانە بەشک و بێن بۆ جەنازەکەی تر ئەوە بوو باوکم و لەگەڵ چەند خزمێکمانە ڕۆشتن بۆ قەڵازێ و بفعل لەوێ ناشتبیان بە موقەت هەر بەجلەکانیشانەوە ناشتبیان دووسێ ڕۆژی پێچوو بوو لەریان هێنایەوە و هێنایان وەکو باوکم باسی کردخوا ئەفریقا لە ڕێگا حکومە زۆر ئەزیەتیان نەیە هێز جەنازەکان بێنەوە بۆی خەڵک نەزانێ خەڵک بۆ کوشتارە نەزانێ بەڵام ئیتر بە ناڕەحەت توانیان جەنازەکە بێنەوە بۆ سلێمانی و لە پاس هەر ئەو ڕۆژە وڵا لە گردی سەیوان ناشتمە دەمەگری مەگری چاوە کەرجانە هەرچەند تۆ داگری ماڵم گەرانە. ئەگەر هاتمە ماڵە تەماشام کرد هەر خانۆکەم تەخت بووە هەر هیچی نەماوە ماڵی خۆش ماڵی خەزۆریشم تەخت بووە هەر هیچ شتێکم نەماوە هەتا خەزۆرەکەم پێ کوتی مامەسا غەریب بچوو بزانە منداڵەکان نەچونەوە ماڵ شتیوە کوتم بەخوا هەر لە ماڵە نەچونە ماڵان وەڵا گەڕاین لێ بەتاقەتە نییە هەر لە ناو دار و بەردوشتیوە یعنی وەها تەخت ببوو یەک بەعزە بلۆک بوو هەر بۆ ئەخۆڵەمێش هەتا لە دوایدام پرسیارم کرد ئەگەر دارێکمان لە لێدا ئاگری دەگرت کوتمەوە چێ کوتیانەوە سۆڕی بەکارهێناوە لەگەڵ ناپاڵمەکەی سۆڕشی بەکارهێنابوو بۆ ماڵی من و ماڵی خەزۆر. گوڵە باغا خێزانمە ئەوەشیان
نای ئاریە کوڕە چووکەمە ئەوەشان کوڕی گەورەمە نای ئومێدە ئەوەشان ئاریا وەشان نای ئامانجە وەشان کوڕی ناوەنجیمە چوار منداڵینە باڵقی بێتەوانی کوشت 14 ژنی کوشت چەند ماڵێکی ئیبادە کرد بەبێ ڕحمانە یعنی دوور لە هەموو ئاراپی بەڵام خێزانەکەم و منداڵەکان برد بۆ سەر قەبران بەخوا بۆ خۆم خەبرم بۆ خەندون بەخوا بۆ خۆم ناشتومە قەشم قەبر هەڵ نەغەمن ئەڵا کابراکە بوو کاکرسان پێ گوت شەحوت ژن و منداڵی بەرکەوتەوە گفتی ماما سەغەری بەجێمێڵە کوڕە گوتمە ماڵ منداڵە هەتە بەو شوێت بەجێمێڵە ئەی لەو ڕۆژە ڕەش ئەوە قەبرەکان لە خوارەوەن کە ڕۆژێ ناومانە ناشتومان لە خوارەوەمە ناشتووە هەمویان هەر 4 و 5 و 6 لەکن یەکنی هیچات ئەو قەبرستان بەعزێکیان بەجویا بەعزێکیان بەجویا هیچ کەسی خۆی ناشتووە بەڕاستی ئەو ڕۆژێک کە ناشتومان کەس ئاگای لە کەس نەبووە هەر کەس خواخوا بیان نێژێ و نەجاتیاندا سەدام تاریخ سەدام حوسێن هەر بە سەلمانەوە بووە دوو گەنجی جوانم برد بە جێبی وەسەد بۆ ئێرانەیە لە ترسی تارەر یەکم لە ڕێە مرد بە جێمانی لە دەستیان ئەوان ناشون نازام ئایا بردیانەوەیان نەمردەوە نازام ئەوی دیکەشم گەیاندە سەردەشتێ تەسمیت بە خەستەخانی سەردەشتم کرد ئیتر بە جێمەنجا نازام ماوە بیا ما بابی ناسی پامایەوە ئیتر هەست کەس جەماعەتێکی دەبرد ئەرە وەڵڵا هەست کەس جەماعەتێکی دەبرد لەوەی دانێ بەڵامووی بەرمم بکەوێ هەست کەس جەماعەتێکی فریا کرد بە چونکی سارە لەمی کەم بوو ئەو کابرای ئەحمەد مریەم لەکەی خەستەخانەی قەڵازێ ئەولا ڕۆژ بوو ماوەیەکی تقریم ڕۆژ بە بێستەر کە عالەمەکە چای پێ کرد بوو کابراک لێو کەوتۆ بکردزانە ئەحمەد مریەمە بێستەر کەوتووە ئێمە جەماعەت هەڵیان گرتەوە بردیان کە سوکاری خۆی ئیتر نازانم لەکوێیان ناشتووە لەکوێیان ناشتووە نازانم ئەرە وەڵڵا ئەوەشمان دی بە تایی خۆمان بە بێستەر ناشتویانە هەموو دوو سێ لە گۆڕێکدان دایکم ڕاستی لێرەکانەدا ئەوە دایکمە لەگەڵ خوشکە چووکەکەم کە شیری خواردەوە کات کە شەهید بووە لەگەڵ ئەو نێژراوە ئەویان گۆڕی دوو خوشکەکەمە کە تەمەنیان بەقەدری یەکتر بووە یەکتر ساڵێکیان بین بووە ئەویان گۆڕی سێ برامە عەبدولجەبار و ساڵح و بەختیار و ڕزگارە ئەوەشیان گۆڕی دوو برامە کە لێرەکانەدا نێژراون ڕۆژنامە نووسێکی لۆمۆندی فەڕەنسی هاتۆتە سەر گۆڕەکان کە باوکم لێرەکانە بۆ خۆی مقابلەی کردو لە مقابلەکاندا پرچی خوشکەکەمی بەدەستەوە بووە کە پرچی زۆر درێژ بووە بەدەستی باوکمەوە بووە لەو کاتەدا پێی گوتۆکتێتی تۆ چی دەکەی ئاماژە چییە بۆ کورد چی دەڵێی باوکم ئەوە جوابی باوکم بۆ کۆکتێی وتووە من ئێستاش ئامادەم 9 نەفەری کە دروستکەمەوە لە پێناو کووردا بیکەمەوە قوربانی ڕاستی کارەساتەکە زۆر دڵتەزیان بووە دواتر باوکم کە دایکی مێهێناوەتەوە 3
براو سێ خوشکین و ئێمە بەنای ئەو شەیدا نەکراینەوە تەنانەت لە هەندێک شوێن گرفتی ئەومان بۆ دروست بووە کە ئێوە دەڵێن لێرەکانەدا شەهیدن کوڕی ئەحمەدی حاجی سابیر کچی ئەحمەدی حاجی سابیر لە هەمان کاتیشدا زیندوون تەنانەت ئەومان ڕوون کردەوە بۆ شوێنەکان کە ئێمە بەنای ئەوانەوە کراوینەوە نای ئەو شەهیدا نەکراوینەوە. ئەویان خوشکمە ئەوەشیان هەر خوشکمە ئەویان خوشکمە ئەوەشکیان دایکمە دوانیشان لە خەبستانەکەی و بەرن کە درەنگ دروستراونەتەوە کەوتنە ژێر داروبەردەوە لێەوە نێژراوە. ئێمە وەک بنەماڵی ڕەسوڵی مام ئەحمەد کە خاوەنی حەوت شەهیدین لە 24 هەفتا چوار کە حەوت کەس لە بنەماڵەکەی ئێمە شەهید بووە کە برایەکم بە ناوی ڕزگار ئەو کاتە تەمەنی بچوو بووە دوای چەند ڕۆژێک لە ژێر داروبەر دەریا هێناوەتەوە دراوسەکانمان ئەوان بردویانە لە گۆڕستان ناشتویانە لەگەڵ ئەوانی تردا نەبووە لەبەرەوەی بدرەنگتر دۆزراوەتەوە لاشەکەی ئەوەشیان هەر نەغەدەیە ئەوەش خوشکمە ئەویان بێگەردە ئەویشان لەگەڵ ئەوان شەهید بووە ئەمەشان وشیارە ئەویشان تەمەنی بچووک بووە ڕسمەکانیان زۆریان نەماون لەبەرەوەی چەند ساڵێکی زۆر بەسەریا تێپەڕیوە هەر شوێنێکە لایەنێک داوای لێکراوە بڵین بە پێی خۆی ڕسمی دراوەتی و نەماوە ڕسمەکان بەداخۆ زۆریان نەماون ئەو حەوت کەسێکی ئێمە کە شەهید بوون چەند کەسێکمان ماونەتەوە لەو کارساتە نجاتیان بۆ بەرنەکەوتون سێ خوشک و سێ برام و لەگەڵ دایکیان دایکم و براکەم و خوشکەکەی تریشم لە ماڵی خوشە گەورەکەم بوون ئەوان لەو کاتەدا لە ماڵی خۆمان نەبوون کە تۆبارانەکە کراوە تارەکە هاتووە ئیدی جیران وەشتانەمان لە ماڵی ئێمە بوون ئەوانش لەگەڵ شەهیدەکان ئێمە شەهید بوون بەرکەوتون خانووەکە بە تەواوەتی ڕووخاوە بەسەریاندا بە برایەکی گچکەشم لە دەرەوە بۆ لەو کاتەداش دیوار بێسەردا کەوتووە دوای دۆزینەوەی تەرمەکان دوای 9 ڕۆژ ئەو زاتوانیانە ئەویشی بدۆزنەوە و کە لە ژێر داروبەر دەریا هێناوەتەوە. ئەم ساعتێ پرسیارەوە دەکە دەڵێ بۆچیەوە دەربەدەر بوون بۆچی هاتنەوە ئێرە سەبەبی چی بوو؟ لەبەر سۆف و تەیارە لەبەر حکوومەتی لەبەر شەڕی بێکاربوون دەرێ کاکات لە دوێ هەراتی لەبەر سۆف و تایارە لێدان دەدا حکوومەت لێنان دەدا سەدام خۆی سەراپەتەوەی کرد لە قەسفەکە لە کەرکووک بوو هەتاوەکو تایارەکانیش گەڕابوونەوە لەگەڵ قایدی تەیران و وەزیری دیفاعی عێراقی ئەوسا بزان ئایا کارەساتەکە وەک پێویستوە بە ئارزوی مەرامیوان پێکاوە ئەوە بوو بە ئارزوی مەرامی ئەوانش پێکا بوو لێرەکانە زانکۆ شەهید بوو چەندگە ڕێکێکی لە شارەکەدا خاپور کرا خەرچێکی زۆر خەڵتانی خوێن بوو کە ئەو کات یەکەم جاریش بوو کە لە عالەمدا کە زانکۆ شەهید بکرێت بە تایبەتی بە چەکی کۆکوش لە دوای حەربی عالەمی دووەمەوە ساعتی یەکەم 137 شەهید بوو دواتر شەهیدەکان زیادیان کرد بۆ سەری 160 بەڵام زیاتر لە 300 کەس بریندار بوو لە ڕووی یاسای و تاوانێکە لە تاوانەکانی جنوساید یعنی بەپێی ئەو پەیمان نامە و ڕێکەوتنامە نێودەوڵەتانەی کە هەیە قەدەغکردنی جنوساید و سزاخستنە سەر تاوانی چکا کوشتنی خەڵک بەرنامەدا ڕژراو بوو ئەو شێوە تاوانی کە ئەنجام درا لێرە ئەو کاتش زانکۆی
قەڵاتزێک کە زانکۆی سلێمانی گوازرا بۆ بۆ قەڵازێ بەداخەوە لە ڕۆژەدا ئەوی شەید کرا توانین ئەوە هەر بۆیە حکوومەتی هەرێمیش لە ڕاستیداانی لە ساڵ 2013دا بە بڕیارێکی ڕسمی بڕیارێکی ئەنجومەنی وەزیران ئەو ڕۆژی کارەسات و ڕاپەڕینی قەڵازێ بە ڕۆژی شەهیدی زانکۆ ناوبردێتە شەهیدەکان یەکجار زۆر بوون کارەساتێکی زۆر گەورە بوو لەنا ئەوەشدا چەندین خوێندکاری تێدا بوون و خوێندکاری زانکۆ و چەندین خوێندکاری تر منداڵی ساوا قوربانیەکانی زانکۆی سلێمانی لەو قۆناغەدا بریتی بوون لە حەمە ساڵح سامسام، هیوا عەبدولغەفور، بورهان شاسوار، سەروەر عەلی قادر و هەروە ئازاد حسێن و هەروەها سۆران سەڵتەش کە بەشێک بوو لەو قوربانیانە بەڵام ئەو لە قۆناغی ئامادەییدا بوو لەگەڵ هەندێک کەسی تر. بینین ینی ئەم بردومانە دەتوانین بڕین بە درندەترین یا بەکارێکی زۆر درندە لە قەڵەم بدرێت کە ڕژێمی بەعس بەرامبەر بە میلەتی کوردی کرد. یادکردنەوەی ئەوان لە ئەستۆی زانکۆی سلێمانیایە ئەو پۆلە شەهیدە هەمووی تەلەبەی زانکۆ بوون، بەڵام لە دوای ڕاپەڕین چەند ساڵێک یادێکی وایە نەکردەوە لە ناو جامیعەکە خوتبە و شتێک و هەنێک و شتێکی هاکەزایی بوو. ئێستا ئەوەش نەما، یعنی من بە پێویستی زانم ڕسمی ئەو کۆ و پۆلە شەهیدە تەمەن زۆرن کۆمەڵێکن هەوایە ڕسمەکانیان بە گەورەی لە شوێنێکی ناو زانکۆوە دابنرێ ئەمانە شەهیدانی زانکۆن. مۆنومنتێکمان هەیە لە قەڵازێ کە بەداخەوەیانی لە ساڵی 2007ەوە بردو بناغیدان لە قۆناغی یەکەم و دووەمی تەواو بووە کە ڕەمزێک کە چۆن دەڵێ سمبولێکە بۆ قوربانیدان و خەبات و تێکۆشانی ئەو هەموو شەهیدانی کە لەو سنوورە بوو بە تایبەتی 74 و 82 ئەوانەش بۆ چەندین داستانی تر لەو سنوورەدا هەیە. ینی دوای ئەوەی کە چەندین ساڵ ئیشی لێکرا و بەڵام هەندی کێشەی تێدا بشتەکان سەرسەکە، بەڵام دوای ئەوەی کە 2014 بڕیارێکی بودجەیەکی بۆ تەرخان کرا بودجەکە لەسەر ئیدارەی ڕاپەڕین بوو دوای ئەوەی کە ئەو قەیرانە دارایە بەسەرداهات بەداخەوە ئەویش تاکو ئێستا وەستاوە. زۆر ویسمان لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە کە ئەو کەیسانە دیاری دەکرا چەند کەسانێکی دڵسۆز پێش ڕێکخراوەکەی ئێمە داکۆکی پژەر هەوڵیاندا بۆ کەسی قەڵازێی 1970 لەبەرەوەی کارەساتێکی گەورە بوو و دواتر لە دوای 8 ساڵ لە ساڵیاندا کە ڕاپەڕینێکی مەزنیشی بەدەمەوەکرا ئەو کاتیش دووبارە شەهید و بریندار و زیندانی سیاسی دروست بووە کە حکوومەتی باز لە تۆپشی قووەتیدا بوو هەیبەتی بە ئەسشکا لەو کاتەدا. ئیتر ئێمە ویسمانەوە ببێتە کەیسێک، بەڵام بەداخەوە تاوانبارەکان وەک پێویست نەمابوون لە بەرزدا ئەوانەی کە ئاماژەیان پێدا بوو کو ساختەیارەکان لەگەڵ سەدام بەسەردا سەدام یادام کرا، بەڵام دوای ئەوە کەیسەکە بە مغرقی ماوە. ئێستا لە دەرگای باڵای تاوانەکان ئێمە لە نزیکەوە ئاگامان لێیە. کەیسی دوجێلیان پێش قەڵازێ کرد لە ڕاستیدا کە قەڵازێ پێش دوجێل بوو، یعنی نەدەوایە ئەوە کرابایە کەوان پاساوی ئەوان هێنابەوە کە دەبێت دوجێل لە پێش کۆنترە لە هەڵە بجەولەوانە، بەڵام قەڵاتزێ چەکی قەدەکراوی نێودوڵەتی بۆ هەموو شەهیدێک چکات جونۆساید وەکو باسمان کرد خۆ پەیوەندی بە زۆری و کەمی ژمارە قوربانیانی تاوانەکە نیە، بەڵکو هەوڵدانە بۆ کوشتنی گروپێک یا نەتەوەیەک جا لە هەموو ڕوێکیەوە بێت، ینی ئەوە واسەلمێنراوە بە پێی ئەو یاسا نێودوڵەتی کە هەیە. ئەوانەی کە کەیسی قەڵاتزیان بەدەستەوە بوو یەکدوان لە پارێزەرەکان هاتن لەگەڵ مندا قسەیان کرد و ئیفادەی منیان وەرگرت بۆەوەی کە هینی محکەمەی سەدام و حزبی باسی پێ بکرێ یا پیاوانی ڕژیم و پیاوانی حزبی باسی پێ بکرێ. ناساندنی هەر جینۆسایدێک لە هەر میلەتێکدا بەڵگەیەکە وەرەقەیشی زەخمە بۆ سربەخۆیی بوون بۆ بوونی دەوڵەت. ئەوە شتێکی عالەمیە. زۆر کەسیان حکوومەتی باز تا ئەو فترانەی کە لە ژیانی داما بۆ پێش 2023 ئێستاش دەگەڕا بە دوای هەندێک لەو کوردانەی کە هەندێک نیێنیان لە یا لەو کۆنە عەربانی کە هەندێک نیێنیان لە بەرامبەر تاوانکارەکانی باز کە خۆی بیان کوژێ زۆریشی کوشتن. ئەوە بۆ خۆی لە خۆیدا کارێکی جینۆسایدەوانی کە لە جینۆسایدیان خوێندووە شارەزان لە بواری جینۆسایدی بۆ مەسەلە دەزان. تەنیا ئەوە دەبێتە بەڵگەیەکی جینۆسایدی بۆ میلەتێک بۆ شارێک بۆ شوێنێک یان بۆ قەومێک یان بۆ هۆزێک لە هەر ڕۆیەکیەوە بێ
کوشتنی کە ئینسانێک کە هەندێک نێنی ئەو بەڵگە و تاوانانەی لەلایە. هەرچی چۆنە بێ شەهید بوون تاجێکی گەورەیە لە سەری خۆشی و لە سەری کەسوکار و ملەتەکەشی کە لە پێناوی ئەو ئازادی میلەتەکەی خۆیان گیانی خۆی بەخێت کرد. باوکم لە 1970ەوە تاکو 2010 تا ئەو کاتێ ساتەی ئەمری خوای کرد سەری نایەوە جلی ڕەشیدانە ناوە تەنانەت سەیرانی نەکرد تەنانەت جێژنی لەگەڵ ئێمەش نەکرد. دی قەڵازێ بە یەکجاری تەخت بوو. إنسان زميلي وجداني